ئەو گریانە چی؟ کاکە ئەو گریانە فلیم بوو بەخوای فلیم بوو ئیمانێک بوو لە فیلمی ئەزانم ئەوە ینی ئەکری ئەکتەرێک بەو شێوەیە بچێتەنە ئەو ڕۆڵەوە بەرجەستەی بکە ئەمڕەوامە تەبیعاتم وایە یەکشت هەیە ینی ئەوانەی کە زیاتر مەسەلەن ئەکتەرن و یان ئەکادیمینە لە دەور تێدەگەن ئەگەر تەمەشای گریانەکەی کاگەیامی بکەی بە هەموو ناخیەوە دەگرێتن لە ناکاو مخریز دەرێتن کات ڕاست دەموساوی دەگۆڕێ بە یەک سانیە یعنی شتی وام نەدیتە باوەڕ بکەن لە هیچ ئەکتەرەکی ئەکتەر ئەتوو بە یەک سانیەی ڕاست دەموچاوی دەگۆڕێتن زۆر تایبەتە ینی زۆر ئەنتیکە چوتە ناو دەورەکەی دۆزای زۆر کەسە گریان بۆ گریانی خۆ بۆ دەگرێن تو ئەگریانی چاوێن لە توە یەک بۆ کۆڵیان باز دەکەم بە خودای ئەو گریانە فلیم بوو ئابەز بۆ گریام ئەلەسەر لە فلیمەکە فلیم کوڕەکەم تەمەنی کچکەیە بە حەبوو حەشە ئەوانە ئەمری خوای دەکرا و هەتا لە جیلفانم لە شەرواڵەکە ئەوها دەکەم حەبی دەردێنم خەڵک گویان زانی پارەیە بەخوای حەبوو بەو حەبەی کوڕەکەم مردیە بۆیە دەگریم هەرەوەندا Oh